بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە دادگای فیدراڵی و پێگاتە و دەسەڵاتەکانی دەکەین بە وردی. دادگای فیدراڵی بێگومان بە یاسای ژمارە 30 ساڵی 2005 هەموارکرا و کارەکات. نۆ ئەندامی سەرەکی هەیە ئەم دادگایە نۆ دادوەر، شیعە 5 ئەندام، سونە 2 ئەندام، کورد 2 ئەندام کە هەر یەک لە یەکێتی و پارتی ئەندامیکان هەیە. 4 ئەندامی یەدەگی هەیە کە لەم چوارە یەکێکیان کوردە. باش، چاودێری دەستوریبوونی یاسا و پەیڕەوە کارپێکراوەکانەکات. ئەم دادگایە ناوەکی بەخۆیەوەتی چاودێری ئەو بابەتانە ئەو بڕیارانە ئەو یاساناکە کە دەستوری و یاسایی و پەیڕەوی کارپێکراون. لێکدانەوەی دەقەکانی دەستور کاتێک ناڕوونی هەبێت ئەم دادگایە هەڵەسێت بە ڕوونکردنەوە و تەفسیرکردن و لێکدانەوەی. یەکلاکردنەوەی ناکۆکیەکانی نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمەکان طبعاً عراقێکی فیدراڵە بەڵام تەنها یەک هەرێمی تێدایە. هەروەها پارێزگا و شارەوانی و ئیدارە خۆجیەکانیش ئەم یەکلاییانەکاتەوە. یەکلاکردنەوەی ئەو ناکۆکیانی لە نێوان حکوومەتەکانی هەرێمەکان یان پارێزگاکان ڕوودەدەن، واتە لە نێوان دوو هەرێم یان دوو پارێزگا ڕوودەدات. هەر کاتێک گرفتێکە بوو دادگای باڵای فیدراڵی یەکلایەکاتەوە. یەکلاکردنەوەی ئەو تۆمەتانەی دراونەتە پاڵ سەرۆک کۆمار، سەرۆک وەزیران و وەزیرەکان. ئەو تۆمەتانە ئەم دادگایە یەکلایەنەکاتەوە. باشە، پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران تاکە شوێنێک کە هەڵبژاردننی پەرلەمانی عراق نەتیجەکەی با بڵین یەکلایەکاتەوە تەصدیقێکە دادگای فیدراڵیە. یەکلاکردنەوەی ناکۆکی نێوان بواری کاری فیدراڵی و دەستەی دادوەری هەرێم و پارێزگاکان. ئەمانە هەموو تەمان لە دەستورە ئاماژەی پێکراوە. یەکلاکردنەوەی ناکۆکی لە بواری کاری دەستەی دادوەری هەرێمەکان و پارێزگاکان ئەگەر گرفتێکە بوو دیسانەوە ئەم دادگای یەکلایەکاتەوە. باش، بڕیارەکانی دادگای فیدراڵی بنبڕ و پابندکردن بۆ سەر جەم دەسەڵاتەکان، واتە ئەگەر بڕیارێکیدا ئیتر لە هیچ شوێنێک تەعنی لێ نادرێ و لە هیچ شوێنێک تەمیز ناکرێتەوە و ئەبێ هەموو دەسەڵاتەکانی دیکە لە عراقا پێوەی پابند بن. باش، بڕیارەکانی دادگای فیدراڵی دەربارەی هەرێم زین ئەم دادگایە دەربارەی هەرێم چی کردو؟ تەمان کۆمەڵێک بڕیاری گرنگ و چارەنووساز و یەکلاکەرەوەی لەبارەی هەرێمەوە داوە. هەڵۆشانەوەی ئەنجامی ڕیفراندۆم لە ساڵی 2017 کە بێگومان دادگای فیدراڵی هەڵی وەشانەوە. هەڵۆشانەوەی یاسای نەوتوغازی هەرێم لە ساڵی 2022 بڵێن بە بیان و یا بە پاساوی ئەوی کە نادەستوریە هەڵی وەشانەوە. هەڵۆشانەوەی یاسای خانەنشینی بەرکار کە یاسایەکی زۆر کۆن بوو و چەند یاسایەکی خانەنشینی لە هەرێمی کوردستان جێبەجێکرا لە ساڵی 2022 ئەم یاسایی هەڵوەشانەوە و دوجار یاسای ژمارە 9 هەمواری باڵین خانەنشینی یەکگرتووی عراق جێگەی گرتەوە. هەڵوەشانەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دوای ئەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە نایاسایی خۆی تەمەنی خۆی درێژ کردەوە، بێگومان دوای ئەوی سکاڵایەک تۆمارکرا لەسەری دادگای باڵا هەڵی وەشانەوە. هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دوای ئەوەی بۆ ماوەی چەندین ساڵ هەڵبژاردنیان بۆ نەکرابوو دادگای باڵای فیدراڵی ئەوەشی هەڵوەشانەوە. کەمکردنەوەی کورسەکانی پەرلەمان بۆ 100 کورسی. تەمان لە یاسای هەڵبژاردننی هەرێمە هەندێک بڕگە و مادەی هەڵوەشاندەوە. یەکێک لەوانە با بڵێن ژماری کورسیەکانی پەرلەمانی لە 111 کورسیەوە کرد بە 100 کورسی. هەروەها ئەوەی کە دەوترا هەرێمی کوردستان یەک بازنەی هەڵبژاردن بێ کردی بە 4 بازنە، دۆک سلێمانی هەولێر هەڵەبجە. هەروەها لە یاسای با بڵێن کۆمیسیۆنی هەرێماشتێکیش هەبوو کە لە هەرێم تەنها کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی مافی ئەوەیە هەڵبژاردنەکان بەڕێوەبەرێت. ئەوەشی هەڵۆشانەوە چکە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی کوردستان کە تا ئێستا یەک کۆبوونەوەی کردووە کۆمیسیۆنی عراق بەڕێوەی برد. بڕیاردان لەسەر موچەی موچەخۆران تەمان لە ساڵی 2024 دادگا بڕیاریدا کە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت موچیان لە عراقەوە پێ بدرێت و تەوتین بکرێت و دەبێت حکوومەتی هەرێم لیست ڕەوانەکە خەرجی ڕەوانەکە ئەوەی کە پێوترێ میزان مڕاجعە هەروەها داهات و نەوتیش ڕادەست بکات. باش، لە ئێستادا کۆمەڵی دادگەری سکاڵایەکی لە دادگا کردووە لەسەر پەرلەمانی کوردستان کە یەکەمین دانیشتنی ئەو با بڵێن پەرلەمانە کە دوای ئەوەی سوێندی یاسایان خواردی دانیشتنی تریان نەکردووە با بڵێن کۆمەڵی دادگەری لە ڕێی پەرلەمانتاریکەوە
ئەم یاسایی ئەم باڵین ئەم شکاتەی لە دادگای فیدراڵی کردووە بۆ ئەوەی کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەڵبۆشن تۆتەمەەن سکاڵاکە لەسەر سەرۆکی هەرێمیشە کە بۆچی با بڵێن سەرۆکی هەرێم دوای ئەوەی 45 ڕۆژ لە مودەی یاسایی خۆی لای داوە پەرلەمانی هەڵ نەوەشاندەوە ئەمەی لە بەژمارەی ئەم جاردا باسمان کرد دادگای فیدراڵی و دەسەڵاتەکان.